کاقاور لە بنەواڵەیەکی ناسرا و خاوەن پێگە و خانەدانی شاری سلێمانی لەدایک بووە. لە تەمەنی لاوێتیەوە تێکەڵاوی چالاکی سیاسی و بەرەنگاربوونەوەی ڕژێمی باسی عێراق بووە. لە شۆڕشی ئەیلول بەشدار بووە و پێشمەرگە بووە. لە ساڵی 1972 بووەتە ئەندامی کۆمەڵەی ڕەنجدەرانی کوردستان. بەژیری و دانایی و لێهاتووی خۆی لە هەر جێگەیەک ئەرک و بەرپرسیارەتی لەسەر شان بوو بێت بەو پەڕی دڵسۆزیەوە ڕای پەڕاندووە و وەک سەرکردەیەکی خاکی خۆنەویست دەرکەوتووە. ساڵی 1984 و لە تەمەنی 29 ساڵیە لە کۆنفرانسی دووەمی کۆمەڵەدا بۆتە ئەندامی سەرکردایەتی کۆمەڵە و دواتریش بەرپرسی مەڵبەندی دوای یەکێتی نیشتمانی کوردستان. دوای ماوەیەکیش بووە بە لێپرسراوی مەڵبەندی یەکێتی نیشتمانی کوردستان. لە سەرەتای ڕاپەڕینەوە بووەتە ئەندامی مەکتەبی سیاسی و هەروەها لە دوای ڕاپەڕین لێپرسراوی بەرەی کوردستانی بووە لە پارێزگای سلێمانی. دواتریش پۆستی کارگەڕی مەکتەبی سیاسی وەرگرتووە و لەو ماوەیەدا ڕۆڵی بەرچاو و کاریگەری هەبووە و چالاکانە ئەرکەکانی سەرشانی خۆی ئەنجام داوە. کاقادر چ لە خەباتی ژێرزەمینی مەترسیدار چ لە شەڕی شاخ و پێشمەرگانە ئەنفال و کنیاباران لە بەرامبەر ڕژێمی داگیرکەری بەعس دوژمن زەفەری پێ نەبرد. بەداخەوە زۆر بەداخەوە ئەمڕۆ کۆرۆنەی نەگریس ئەو سەرکردە گەورەی گەلەکەمانی بۆ یەکجاری لێدوور خستینەوە. سەرکردەیەک کە من دڵنیام هەواڵەکانی هاوسەنگەرەکانی وەگەلەکەمان بەگشتی چاوەڕوانێکی زۆریان لێی هەبوو. کاقادری هێشتان زۆری پێما بوو بۆ خزمەتی گەلەکەی بەداخەوە کە ئەو مەرگە لە ناکاوە دەرفەتی پێنەدا. من بە ناوی یەکێتی نیشتیمانی کوردستان بە ناوی ئەو یەکێتیانەی کە کاقادر بەشی هەرە زۆری تەمەنی لە خەبات و تێکۆشانی شار و شاخ لە ریزەکانی یەکێتی لە شۆڕشی نوێی گەلەکەمان پێشکەش بە گەلەکەی کرد بە ناوی هەمووانەوە کە تا ڕۆژی ماڵاوایی کاقادریان بە هەڤاڵ و هاوسەنگەری خۆیان دەزانی. بە ناوی هەموو ئەوانە بە ناوی گەلەکەمان بەگشتی سەرخۆشی لە بنەماڵە تێکۆشەرەکەی لە کەسوکار لە دۆست لە گۆڕاخوازان بەگشتی یەکەم. سەرکردەیەکی بەتوانا بوو لە هەموو بوارەکاندا، لە بواری شەڕی پێشمەرگانە، لە بواری ڕێخستن، لە بواری ڕاگەیاندن، لە بواری کاری دیبلۆماسی، لە بواری کاری بەرەی، لە هەموو ئەو بوارانەی کە لە وێزگەکانی خەبات تێکۆشانی تیا کردووە سەرکەوتوو بوو و لە ریزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بەهۆی ئەو لێهاتوویەی خۆی گەشتا ئەوەی کە ببێ بە کارژێڕی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان.